سڵاتان لەبێ ئازیزەکانی هاوڕێمان ڕۆژی جیهانی مناڵانتان پیرۆز بێت. پیرۆزە لە هەموو مناڵەکانی ئەمڕۆ کە لەگەڵمانان و هەموو مناڵانی هەر چوار پارچی کوردستان و لە زیتەڵەش با زیتەڵەم بیر نەچێ. زیتەڵە چۆنی ڕۆژی جیهانی مناڵانی پیرۆز؟ سڵاو لە تۆ تەوارکیان ڕۆژی جیهانی مناڵان لە تۆ و لەسەر چەم مناڵانی جیهان و کوردستان بە تایبەتی پیرۆز بێ. زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵ تۆ و ژمارەیەک مناڵی ئازیزە لە ستۆدیۆی شاشە جوانەکەی کورسات بەیەکەوە کۆبووینەتەوە. منیش زۆر دڵخۆشم زیتەڵە. جا ئەمڕۆ ئەم شوێنە جوانەمان ڕازانەوەتەوە بە میزەڵان جایسە میزەڵانێکی تەقی زیتەڵە دڵخۆش بوو ئەویش. تەوار بینی خۆم بێ ترسان بەڵام وتم با قسە نەکەم لەبەرەوەی نەڵێن ترساوە زیتەڵە. ڕاستە ئەنجا هاوڕێ جوانەکانمان بیریشمان نەچێ ئەم ساڵی یادی دروستکردنەوەی ماوەی مناڵانە کە بۆ بە ساڵێک ماوەی مناڵان بەردەوامە لە کارکردن و لە بەرنامە جوانەکانی. زیتەڵە هەستت چۆنە؟ تەوار زۆر دڵخۆشم. ئەزانی بۆچی؟ لەبەرەوەی ئێمە ساڵێکە لەگەڵ هاوڕێیانمان لە پشتی کامێرەوە لە شاشە جوانەکەی کورسات لەگەڵ تۆی ئازیزە هەوڵەین و بەرنامەی جوان پێشکەشی مناڵانەکەین. ئێمە ژمارەیەکی زۆر مناڵانمان بەسەر کردووەتەوە تا ئێستا لە ماوەی مناڵانی کورساتە. زۆر ڕاستە زیتەڵەی هاوڕێم بەردەوامە لە گەشتکردن بۆ لادێ و گوندەکان و منیش لەگەڵ هاوڕێ جوانەکانی ترما گەشت و زانیاری بەردەوامین و کۆمەڵێک بڕگە و بەرنامە و بابەتی زۆر تایبەتریشمان بۆ ئێوە ئامادە کردووە بۆیە بەردەوام بن لە سیرکردنی ماوەی مناڵان هەموو ڕۆژە کاتژمێر 5 بۆ ئەوەی کە سوودمەند بن لە بەرنامەکانمان. ڕاستە زیتەڵە؟ زۆر ڕاستە تەوارکیان دەست خۆشەر بژی. کاتە بادەستکەین بە ڕۆژە تایبەتەکەمان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە پێمان خۆشە لە دەستپێکە تۆزێک باسی ئەم ڕۆژە بکەین زیتەڵە تۆزێک زانیاریمان بەرێ. تەوارجان وەکو زانی ڕۆژی 1/6 دەستنیشان کراوە بە جەژنی مناڵانی ئازیز. لەبەرەوەی لەم ڕۆژەیە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵ لە بەرواری 20 1989 لەلایەن کۆمەڵەی گشتی نەتەوە یەگرتوەکانەوە بڕیاری لەسەردرا. باش 1 ساڵ کەمتریش واتە 2 نۆی 1990 چۆتە قۆناغی جێبەجێکردنەوە. تەوار بەمەش کەمترین ماوەیە لە ماوەی ڕێکەوتنێکا دەربارەی مافەکانی مناڵ کە تیاکەیش بێتە قۆناغی جێبەجێکردن. زۆر ڕاستە. تەوار بەڵێ مادەکانی ئەم ڕێکەوتنە بریتیە لە 54 مادە کە سەرجەمیان لە سوودی مناڵان داراون. بۆ ئەوە پێم خۆشە هەنێ خاڵ بەیەکەوە باسکەین دەربارەی مافەکانی مناڵ. زۆر چاکە من زۆر پێم خۆشە کە ئەو مافانە دانراون بۆ مناڵەکانمان بۆ ئەوەی کە مافی خۆیان بزانن و لەگەڵیشە مناڵان کە ئێستا گویان لە ئێمەیە دووبارە پێیان بڵێنەوە کە مافەکانیان چییە. گرنگترین ماف بۆ مناڵان ئەوەیە کە مافی خوێندنیان هەیە واتە مناڵان ئەبێت بخوێنن و مناڵان نابێت لە خوار تەمەنی 18 ساڵ کار بکەن چونکە مافی ئەویان هەیە کە بخوێن و ئەو ژیانەی خۆیان کە تایە ئەژین بە مناڵی و بەخۆشی بەسەری بەرن. ڕاستە زیتەڵە؟ دەست خۆش ڕاستە. تەوارجان بەڵێ مناڵان مافی ئەوەیان هەیە کە ڕەگەزنامەیان هەبێ. لەبەرەوەی کە ڕەگەزنامە و هەبوو تۆ ئەو کاتە مرۆڤێکی دانپیانراوی لەلایەن هەموو وڵاتێکەوە. هەروەها مناڵان مافی ئەوەیان هەیە کە لە چوارچێوەی یاسایە بە بیر و ڕای ئازادی خۆیان دەربڕن و قسەی تیا بکەن. هەروەها هەموو مناڵێکیش مافی ژیانی هەیە وەکووتێ جگە لەوەش هەموو کەسێک هەتا تەمەنی 18 ساڵ تێنەپەڕێنێ بە گەورە ئەژمار ناکرێ واتە هەر بە مناڵ حسابەکرێت. تەوارجان ڕاستە زیتەڵە ئەنجا مناڵەکان مافیانەیە کە جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ بپۆشن وەکو من ئەنجا هەروە مافیانەیە کە یاری بکەن و دڵیان خۆش بێت و بگەڕێن و بڕۆن بۆ شوێنان و لەگەڵ خێزانەکانیانە بڕۆن بۆ شاری یاریش. ئەیگات کە خۆشە یاریکردن خلیسکێنە. تۆ حەزی لە خلیسکێنەی زیتەڵە؟ ئەرەوەڵات تەوار بەس کە ئەگەم بەرەو خوارەوە تۆزێ ترسم مەترسم بکەوم و لوتم شتێکی لێبێ. بۆچی زیتەڵە ئاوا ترست هەیە لە میزەڵانە ترسی لە خلیسکانە ئەترسی نابێ بترسیت؟ وانە میزەڵان سەوتی زلە و خلیسکێنەشە ترسم بکەوم وایە؟ کاتە خۆم دواتر ئامۆژگاریەکەم هاوڕێکەوەی کە نەترسێ. بەڵێ باشە
تۆ بە مناڵە ئازیزەکانی خۆمانەوتووە ئەمڕۆ کێ میوانمانە؟ با بێ بە سپرایز ئەمڕۆ کۆمەڵێک مناڵی زۆر بەهرەمەند لە لامان میوانن ئەزانم کێن مناڵەکان سێری ئەو گروپە جوانە بکەن بەخێر بێن سڵاوتان لێ بێ بەخێر بێن زۆر دڵخۆشم کە ئەتان بینم چۆنن؟ باشن؟ ڕۆژی تیانی مناڵاتان لێ پیرۆز بێ ئێوە لە چ گروپێکن ئادی بەیەکەوە بیڵێن؟ فێرگەی نامدار قەرەداخی وایە؟ ڕاستە سەرکەوتوو بن زۆر دڵخۆشم کە ئێوە ئەمڕۆ لەم ستۆدیۆ جوانە میوانی ئێمە بەخێر بێ سەر چاو تەوار بەڵێ زیتەڵە منیش زۆر دڵخۆشم کە ئەم بینم هەریەکی و ئامێرێکی زۆر جوانی بەدەستێ و ئەمڕۆ ئەسپێکی زۆر جوانمان بۆکەن زیتەڵە ئەم گروپە جوانە لە مامۆستا نامدار قەرەداخی و هاتن کە چالاکی زۆر جوانیان بۆ ئامادە کردوین بەچی دەست بکەین زیتەڵە من حەزەکەم سەرەتا بەرهەمێکمان پێشکەشکەن دوایی بچینە لایەن و یەک گفتوگویان لەگەڵا بکەین باشە؟ زۆر ڕاستە منیش زۆرم پێخۆشە بێت عادی گوێمان لێ بگرن هیچ شتێکتان بۆ ئامادە کردوین؟ دەبا بچینە لای بەرهەمی یەکەمان بەرهەمی یەکەمتان ناوی چییە؟ چەمی ڕێزان کاتە با گوێمان لێ بێ فەرموون بژین ئافرین دەستان خۆش بێ تەوار گیان بەڕاستی میوزیکێکی کوردی زۆر ڕەسەن بووەزانی زۆر 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 دڵخۆش بووم زیتەڵەکە گوێبیست بووم هەر زۆر زۆر بەڕاستی کەشێکی خۆشمان بردە سەر لەگەڵ ئەو میوزیکە وایە ڕاستە زیتەڵە کاتێکە با گفتوگویان لەگەڵکەین بابچینە لای هاوڕێکانمان بزانین کەمێ شارەزابین لەسەر ژیانی خۆیان و ئەو بەرهەمەشی کە پێشکەشیان کرد زۆر ڕاستە چۆنی ناو چیە با لە تۆ دەست پێ بکەین نامامێدە تۆ چۆنی من باشم تۆ چۆنی زۆر سپاس وەڵام منیش باشم هەر باش بی باسێکی ئەم بەرهەمەی خۆتمان بۆ بکە و لەگەڵ ئەم گروپەیە هەستی چۆنەکە بەشداریت کردووە و چی ئامێرێکە پێە و سێ پرسیار بوو ئەم بەرهەمە ناوی چەمی ڕێزانە باشە زۆر زۆر دڵم خۆشەکە لەگەڵ ئەم گروپای بەشداریم کردووە
زۆر ئێمەش دڵمان خۆشە کە ئەتان بینین بەو شێوازە جوانە بەهرەمەندن و ئەتوانن کۆمەڵێک میوسکی زۆر جوان بەباشی پێشکەشی ئێمەی بکەین. باشە زیتەڵە تۆ پرسیارت هەیە لێی؟ ئەی چۆن هاوڕێکم چۆنی باشم زۆر سپاس. باشی باشم زۆر لە قوتابخانە لە قۆناغی چەنی وەڵا لە قۆناغی یانزەم. ئافرین زۆر زۆر باشە هەر بژی باشە ماوەی چەند ساڵە وتە خەریکی میوزیکی وەڵا 4 ساڵە بێ. چۆن بیرە لەوە کردەوە کە دەستکەی بە کاری میوزیک چۆ حەزن لە شتێکی تر نەبوو بۆ نمونە وێنە کێشانە هەڵ لە بژار یان شانۆ هەڵ لە بژار وەڵا کە خەڵکی کەمە بینی لەسەر ئەنتەرنێت بوون نە یوتیوب ئێتر خۆشم حەزم لە مۆسیقا بوو. هەر بژی زۆر گرنگە ئەزانی مناڵ هەر لە مناڵیەوە خەونێکی هەبێ وردە وردەکاری بۆ بکە بۆ ئەوی کە گەیشتە تەمەنێکی کامەڵ ئەو کاتە خەونەکەی بەباشی بێتە دی وایە تەوارگیان زۆر ڕاستە زیتەڵە گرنگی بن بە بەهرەکانی خۆیان و لەگەڵیشیا ئەو توانە باشی خۆیان بدۆزنەوە و کاری لەسەر بکەن. ئەزانی چی تەواری ئەو ڕێشم وەکو ئێوە زۆر مناڵیش بوو تەوار ئەو کاتە لە بەشی ماوەی مناڵانی کورسات گۆرانی ئەوت واتە لێرە لە گروپێک بوو گۆرانیانەوت ئەوە تا ئێسا گەورە بووە دووبارە هاتوۆتەوە ناو شاشە جوانەکەی کورسات وەکو پێشکەشکار ئێوە شەر خەونێکتان هەیە وردە وردە لە مناڵیەوە هەنگاوی بۆ بنێن دڵنیام لە پاشە ڕۆژە بن بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمان باشە ڕاستە ئافرین هەر بژی با بچینە لای هاوڕێکی تر بە هاوڕێکی ترت چۆنی هاوڕێکم باشم سپاس. باشی باشم سپاس. ناو چییە؟ ناوم کەژارە. ئەفرین تەمەند درێژ بی لە پۆلی چەنی؟ لە پۆلی دەم. لە پۆلی دا زۆر زۆر باشە باشە پێم بڵێ کاری میوزیک واتە کە لەگەڵ گروپەکە تا کارەکەی هیچ ڕێگر نەبووە لە خوێندنەکە و نەوەڵا زیاتر کاتێک کە سایوشتم زۆرە بێ یەم تۆزە مۆسیقا لێم بۆی مشکم ئارام بێت و دوایەوەچمەوە سەر سایەکەم. بژیت زۆر زۆر باشە کاتە لە کاتی پشوەکانیە ڕاهێنانەکە زیتەڵە بۆ ئەوی کە مشکی ئارام بێتەوە زۆر بە باشتر بخوێنێت. ئەوە ڕایەنانێکی زۆر زۆر باشە بۆ مێشک لەبەرەوەی خۆتەزانی کە سعی زۆر بکەی ئەو کاتە مێشکە ماندووە بێ بۆیە پێویستە بە پشوویەکە بێ ئیتر هەر کەسە و بە جۆرێکە توانێت پشوەکەی وەرگێ ئەما ئەو ڕێشمان بە میوزیکەکەی توانێت پشوو وەرگێ وایە ئافرین باشە چەند ساڵە بێ لەگەڵ ئەم گروپە جوانە بەردەوامی وڵات 4 ساڵ 4 ساڵ زۆر زۆر باشە بۆ هیوایە بکە لە قۆناغەکانی تری خوێندنە زیاتر پەرەی پێبیت و ببی بە کەسێکی زۆر باش و لات و دەست خۆش هەر بژیت با بچینە لای ڕێکی ترماتەوارکە یا تۆ ناوچیە؟ ناومارێ ئاریا؟ ئارە ئارە ئەم ئارە هەستەکەم بینیمە گۆرانی بێژیتەوە وایە؟ بەڵێ لە کۆنسرتەکانە گۆرانی تۆ ئەفەری هەر بژیت باشە بۆ ئاوازێکیش بۆ ئێمە دانانی من و تەواری ئاوڕێم گۆرانی بڵێن وەڵاوە سەر چاو ئەی چاو خۆش زۆر زۆر خۆشە هەر بژی باشە دەنگی من خۆشتریان دەنگی تۆ وەڵایی نازانم تاقیکەینەوە دەنگی تۆ خۆشترە من ناتوانم دەنگ بۆکو تۆ خۆش بێ وایە وایە دەسۆل ئافرین هەر بژی سەرکەوتوبی ئەم ئامێری تۆ ناوی چییە؟ ساس ساس ماوەی چەندێکە تۆش ڕاهێنانەکەی لەگەڵ لە هاوڕێکانی ترتە؟ من ماوەی 6 ساڵە 6 ساڵ هەر بژیت بە بەردەوامی ئەی پێت خۆشە لە داهاتوە ببی بەچی؟ من پێم خۆشە لە داهاتووە بمە کەسێکی سەرکەوتو لە هەم لە میوزیکە هەم لە بواری میوزیکە هەم لە بوارەکانی کەشە ئافرین زۆر زۆر باشە واتە تەوار یەک خەونی نییە ئەمە خەونی بۆ ژیان هەیە ئێوێ لە خوێندنیش سەرکەوتوو بێ ئێوێ لە میوزیکا سەرکەوتوو بێ ئێوێ لەسەر جەم بوارەکانی ژیانیا سەرکەوتوو بێ وایە؟ بەڵەوە ئافرین هەر بژی من زۆر زۆر مێوە خۆشەوێ لەبەرەوەی هەموو تا خەونی گەورە گەورەتانێ و هەوڵی بۆیان کە بەدی بێنن ئافرین هەر بژین کاری لەسەرکەن مایکەکە بێ بە هاوڕەکەی ترێ بابزانی ناوی چییە؟ چۆنی؟ باشی؟ من باشم تۆ چۆنی؟ منیش باشم خۆش بی. ناو چیە تۆ؟ ناوم هەستیە. هەستی ئەمڕۆ هەستی چۆن بوو کە لەگەڵ هاوڕێ جوانەکانت بەشداریت کرد لە ڕۆژی جیهانی منداڵان و هاتیت ئەم پارچە میوزیکە زۆر خۆشت پێشکەشی ئێمە کرد زۆرم پێخۆش بوو. زۆر پێخۆش بوو؟ ئامێرەکەی تۆ ناوی چییە؟ ئۆکۆردیۆن. ئۆکۆردیۆن زیتەڵە تۆ لە ئۆکۆردیۆن باشیت؟ نەوەڵا بەس زام ئەوە بیکەمەوە دایخەمەوە بەڵام مەسی پرسیارێکی لێ بکەم بەڵێ ئامێرەکە و قورس نییە؟ زۆر قورسە. قورسە؟ بینی بکە حەسپە کرد زۆر جوان بووی من ماندوو ببوو مەزانی تۆ ماندوو بووی؟ تۆزێ ئێدە باشە بە پشوویەکی باشە وەرمانگر بێکەوە وایە؟
بەڵێ ئافرین هەر بشی تەمەند درێژ بی چاوەڕێی کاری گەورەتر و جواترە لێکە باشە بەڵێ باش ئافرین نەستیجان هەر بژیت با بەردەوام بچینە لای ئەما و ڕێمانەزایی تەوار ئەمە زۆر خۆش ئەو چی زەڕب زەڕبی زەڕب. فەڵ فەرقی نییە ئەو زەربەی زۆر خۆش لیان لێن چۆنی زۆر سواز باش باشی ئێمە باشین تۆ چۆنی ناو چییە؟ من باشم ناوم میرشادە میرشاد بەڵێ. زیتەڵە ئەزانی من سەرنجی چی ڕاکێشام دەست و پەنجەی زۆر نەرم بوو زۆر ئەوە زۆر زۆر کرێمە سپاس. لیاوەیان خۆی هەروایە ناوەڵاو تەمرینە حەزبان تەمرینی بۆ نەگەی شتێک سەرکەوت ناویێتی کاتە ماوەی چنێکە تۆ ڕاهێنانت کردو من وەکو ئامێرە ڕیتمەکان تقریبان دۆری شەژمانگە بە ئەکادیمیا خوێنم پێشتریش ساڵێک بوو ساڵ پێش ئەکادیمیەکە باشە بەسەماعی فێرم ینی دوو جار مامۆستام بوو بەڵێ باشە بێتکە لە زەرب لە چه ئامێرێکی ترێزانی وەڵای من زیاتر حەزم لە ڕیتمەکانە ئەوە تا ئێستا نەچوم بە لای ئەمریکا ئافرین هەر بشی زۆر سپاس. باشە کە ئەچیتە دەرەوە لەگەڵ هاوڕێکانتا بۆ سەیران و گەشت و ئەوانە ئەمریکا و لەگەڵ خۆتابی ئایسفان زۆر زۆر باشەزانی خۆزگەمنیش لە زەر مەزانی تەوار من هەر لە مناڵیەوە جا یەک دوو هاوڕێم هەبوو ئەوان زۆر باش لە زەربیان نەزانی کە ئەچوومە دەرەوە لەگەڵیانە بەخیلیم پێ بردن من فێر نابووم بۆ کاتە زیتەڵە ڕاهێنان بکە بێم بۆ گروپەکەیەوە ئێمە لە خزمەتە باشە بەنای مامۆسانەدار مامۆسان نامداروکویەوە فێرمەکە حتمما سەرکەوتوشە بیدی دەتەوە تەوار بیرم خەرەوە دوای بەرنمەکە بۆی پەیوەندیان پێوکەین و ئێمەش بچینە ئەم گروپە جوانەوە باشە زۆر باشە بەخێرم. باشە ئافرین. زیتەڵە تەواو بەیەکەوە زۆر سپاس مایکەکە بێ بە هاوڕێکی تر بابزانین ناوی چییە؟ نام هەنیە هەنی هەنی خان لە پۆلی چەنی هەنی لە پۆلی نۆم نۆ هەر ئافرین زۆر هەر سپاس. بژی زۆر هەنی باشە بەڵێ باشە تۆ لەگەڵم هاوڕێیانە تا چەند ساڵە بەردەوامی ماوەی 6 ساڵ شش بەڵێ ئافرین زۆر چاکە کەواتە زۆر باشە ماوەیەکی زۆرە وایە تەوار ڕاستە زیتەڵەنجە ئەمریکای ئەم ناوی بیسکیتار بیزگیتار زۆر خۆشە باشە گرنگێکی ئامێرە زۆری هەیە وایە بەس تۆش ئەمڕۆ ئەم ئامێرت پێ بەڵێ باشە تۆ لە ماڵەوە ڕاهێنانەکەی طبعاً باشە بە دەنگی بەرز واتە ئەوە دەنگی بەرزە لە ماڵیشەوە دەرودراوسێ بێزارەکەی نانا تا حدنا بەرز دانی بەرزە ئافرین. ینی ئەگەر بمێ زیایکەم طبعاً دانی بەرز کاتە ئەبێ ئەم ئامێرە لە گەڵ خۆتا بێت بۆی بەڵێ. کە ڕاهێنان بکەیت دەبێ ئەمە ئیش ناکە ئەیبینی واتە زیتەڵە ئەوەشە پێ ئەوەیە. بێ بەڵێ زۆر زۆر باشە تەوار گیان بۆم هاوڕێیانەمان پێویستە لەو کاتانەیە ڕاهێنان بکەن کە کەسانی چواردەوریان پێویستیان بە پشووە ئەمان نابێ ڕاهێنانکەن کە کاتێک زانیان کاتی خۆیانە ئەو کاتە ڕاهێنان بکەن بۆی دەوروبەرەکەیان بێزار نەکەن وایە زۆر ڕاستە ئافرین. دڵنیام کەوانی ژواکەن من زۆرم پێخۆشە زانی کە ئەم هاوڕێ کچانەشمانە بینم لەگەڵ شانبەشانی ئەم هاوڕێ کوڕانەمان باش ئامێرەکانیان نەژەنن وایە ڕاستە زیتەڵە منیش زۆر دڵم پێیان خۆشە کاتە ئیستا با بڕۆینە لای بەرهەمێکی تریان چ بەرەمێکتا بۆ ئامادەکردووی نەبجارە بەرهەمی دووەم ئەزانی ناوی چیە؟ باوانەکەی باب ئاوانەکەی باوێم بینایی چاوم لەبەرما وەزان بۆ لەبەرەوەی گورج و گۆڵی باوکم زۆر حەزی لە گۆرانی ڕەسەنە کوردیەکانە بۆیە منیش کە لەگەڵەوە داریشم گوێمیسیە و گۆرانیان نابم تەوار گیان چینە لای گۆرانی دووەمان با دەست پێ بکەین فەرمونون
تۆم دەوێت تۆ وا بوو وابوو زیتەڵە زۆر دەستا خۆش بێ هەر بژین بەڕاستی تەوار گۆرانی میوزیک وایە ڕاستە میوزیکێکی زۆر زۆر ناوازە و خۆش بوو هەر بژین دەستا خۆش بێ دەستان خۆش بێ تەوار جا زیتەڵە من ئەمڕۆ زۆر زۆر دڵم خۆش بووە زانی بۆچی دڵخۆش لەبەرەوەی بەرهەمەکانیان بەڕاستی زۆر زۆر خۆش و ڕەسەن بوو جاما و ڕیانەشمانەوە نەجوان ئەیان ژەمیەوە خەریک بوو دڵم بۆی پڕە بوو زیتەڵە زۆر زۆر دڵی خۆشە زانێت زۆر هەر بژی زیتەڵەن جا زیتەڵە زانی چی ویستم پێ بڵێم جیاوازی ئەم گروپە ئەوەیە کە گۆرانی گەورە ئەتوانن عسفکەن و بۆ گۆرانی بێژی گەورەش لەگەڵ یانە گۆرانی بڵێت و ئەمان لە تەمەنی مناڵی خۆیانە ئەسفیان بۆ بکەن ڕاستە تەوارجان ئەمانە بەشداری چەندی کۆنسێرتیان کردووە لەگەڵ هونەرمەندی زۆر بەتوانایە بەڕاستی ئەمانە بێوێنن من زۆر دڵم بەمانە خۆشە لەبەر ئەوەی ئەمانە نەوەی داهاتوون و پاشە ڕۆژێکی زۆر و ناکیانە بێ ڕاستە منیش زۆر دڵم پێیان خۆشە ئەنج ئەو کۆمەڵی دواوە ماوەن قسەیان لەگەڵ بکەین بەمایکەکەیان بەمێ مایکەکەم لێ وەرگرە چۆنی ناو چییە؟ ناوم ئاسایە ئاسا ئەم سایزەرە ماوەی چەندێک ڕاهێنانی بۆ کەیت و لە ناو ئەم گروپە جوانەیە تۆش وەڵام ماوەی 4 ساڵە 4 ساڵ بەبەردەوامی وەڵام ماوەیەک دابڕام ئیتر هاتمەوە ئەی ئەو ماوەیە کە دابڕای هەستت کرد تۆزێک لەگەڵ هاوڕێکانی ترت دواکەوتووی ئارەوەڵا باشە کاتە لەم دووادامە بڕێ باشە ناوەڵا هەر بژیت ئافرین، منیش هەر زۆرم حەز لە سایزەرە وەکو زیتەڵە کە چۆن حەزی لەم ئامێرە بوو منیش حەزم لە سایزەرە ئەگەر من بمێ دەست پێ بکەم ئەبێت چی بکەم وەڵای بێ لای مامۆستا نامدار کە ئێمە چۆن لە یەکەم جارەوە دەرسمان وەرگرتووە باشە کتێبمان وەرگرتووە فێربین بەرەبەرە کاتە سەرەتا کتێب وەرەگرن و ڕاهێنانەکەن و دواتر دوایی ئیتر فێرە ئەی دواتر میش دەتوانم بەشداری بکەم لە کۆنسێرتەکانی ئێوەیە بەڵێ ئیترەوە کردێتە سەرخەو کە تۆ چەند تەمرینەکەیت ئەجا من تۆزێ دڵنیشم خۆشە توام گۆرانی بڵێم بەڵێ ئەی تۆ دڵ خۆشە ناوەڵام من دەنگم خۆش نییە بۆچی ڕاهێنان کە وەڵا حەزم لەوە دەست خۆش بێ دەست خۆش مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان باشە با بچینە لای ئەوڕێ دووەمان زیتەڵە چۆنی؟ بزانایی چییە باشم زۆر باشی باشم ناو چییە بەیار بەیار بەڵێ کاکە بەیار زۆر ئافرین بەیار بەڵێ باشە تۆ لە پۆلی چەنی وەڵام لە پۆلی شەشم لە پۆلی شەش بەڵێ باشە تۆ بە میوزیکە و سەرقاڵی وایە بەڵێ ئەی لە قوتابخانە هاوکاری ئەو مناڵاناکەی کە بۆ خۆیان دانیشتون و نایەنەوێ خۆیان بە هوەرەوە سەرقاڵکەنیان بەهرەیەکیان نییە تۆ ڕێنماییانەکەی کەمێک قسەیان بۆکەی بڵێ ئێوەش پێویستە خۆتان بە بابەتێکەوە سەرقاڵکەن ئەویش کەمێک ئەویش کەمێ زۆر کاتاگەر زۆر. پرسیاریان لە بەیار کرد ئەو کاتە ئەتوانی ئامۆژگاریان لێ بەڵێ بۆ بکات زۆر باشە زۆر چاک. بەیار تۆ گیتارە ژەنیت بەڵێ جا ئاگام لێت بوو زۆر بە جوانی ئەو توانی گیتارەکە ئاوا دەست و پلێکی جوانت هەبوو ئامێرەکە بژەنی بۆمان باسکە چۆن دەست پێ کرد وڵای یەکەم جار هاتینە لای مامۆستانامدار ئەو کاتە کتێبمان وەرگرت و تر فێر بووین تۆش کتێب وەرگر بەڵێ هەر بژی زۆر چاکە کاتە بەردەوام بە باشە بەڵێ دەست خۆش بێ سەرکەوتوبی هەر بژی باچینە لایەوە ڕێجوانەمان چۆنی باشم باشی تۆ ناوت چییە شنیا ئافرین هەر بژی هاوڕێکەمە باشە تۆ لە قوتابخانە لە ئاهەنگەکانی قوتابخانەیە بە میوزیک بەشداریەکەی جارێ ئاهەنگێکی وامان نەکردێتە بەشداریەکەم بەڵام جارێکیان بۆ پۆل لێمیە لە پۆلا بەڵێ ئافرین زۆر باشە من پێم خۆشەکاوە بەدەر لە کاری گروپەکەتان لە قوتابخانەکانیش بەردەوام بن لە میوزیک لەبەرەوەی خەڵک بەهرەکانتان ببینێ باشە؟ ئافرین بەبچینە لای ئەوڕێکی ترمان چۆنی باشم ناو چییە؟ نالی نالی نالی. هەستەکەم دڵت زۆر خۆشە ئەمڕۆ وایە زۆر چونکە ڕۆژی تۆیە بێ دڵت خۆش بێ بەڵێ کاتە پێت خۆشە لە ڕۆژی خۆتە ڕۆژی گیانی مناڵان چی بکەیت؟ بڕۆم بە بازار پیاسە بکەم حەزت لە بازارە؟ بەڵێ. حەزەکەی شت بکڕیت؟ بەڵێ پێت خۆشە چی بکڕیت؟ جل و بەرگ و پێڵا و جلوبەرگەکانی ئەمڕۆژ زۆر جوانە زۆر سپاس حەزەکەی چیتر بکەیت؟ حەزەکەم بڕۆم بۆ لای خاڵەکانم لە بازار بشگەڕێت کاتە حەزەکات خێزانە جوانەکەی خۆشی ببینێت ئەی یاری
یاریش ئەوە گەر شتێکی جوانم بەرچاوکە و بۆ ناو بۆ سەر مێزەکەمەی کرد. هەربژی زۆر باشە دەست خۆش پێم خۆشە ئەوە بۆ خۆ حەزە بە گەڕان هەیە حەزە بە ئەوە هەیە بچی سەردانی خاڵەکان و خزمەکانە بکەی هەر بژی ئافری با بچینە لای هاوڕێکی ترمان چۆنی هاوڕێکم باشی باشە تۆ ئەو ئەمێری دەسێ ناوی چییە؟ گیتار ئەی خۆ ناوم خۆ ناو چییە؟ زنە. ئافرین تەمەەن درێژبی باشە تۆ بێچکە لەو ئامێری خۆ لە هیچ ئامێرێکی ترەژانی ئەزانی زۆر نا لە ئامێری تری شەزان بە زۆر نا. ئافری باشە تۆ خوشکوبراو هەیە لە خۆ بچووکتر بەڵێ باشە تۆ هەوڵی ئەوانی شوکو خۆ ئاوا فێری میوزیکەی خوشکەکەم ناڵە بۆ آخر زۆر بچووکە. ئافرین پێویستە تۆش خوشک و براکانەکە لە خۆ بچووکترن ڕێنماییاکەی بۆ ئەوەی لە ژیانە خۆیان بە بابەتی بەسوودەوە سەرقاڵ بکەن باشە؟ ئافرین هەر بژی ئافرین مایکەکە بێ بە هاوڕەکەی ترت بابزانی ناوی چییە؟ چۆنی؟ باشم باشی ناو چییە؟ نام دارۆ 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 لە پۆلی چەنی؟ پۆلی شەش. پۆلی 6 پێم بڵێ دارۆ چۆن بوو ئامێری کەمانت هەڵبژات؟ من لە یوتیوب کە ئەمبینی کەسیکە خەری بوو ئەمریکان کەمانیێژان باشە منش لێەوە حەزم لێ کرد و بەشداریم کرد لە فێریاکەی مامۆسانام دەر. هەر بژیت کاتە سوودت لە یوتیوبیش بینیوە بەڵێ زۆر چاکە ئەم هاوڕێ جوانەمان بەهرەکەی خۆی لە یوتیوب بۆ دۆزیوەتەوە زیتەڵە زۆر گرنگە تەوارکیانەها هاوڕێکان ئەوانەی کە یوتوب و ئەو شتانە بەکارێنن گرنگە لە شتی بە سوودا بەکاری بێنن نەک سەیری ئەو شتانەکەن کە هیچ سوودێکی نییە بۆ مناڵان وایە؟ ڕاستە چونکە ئێمە زووزۆمە دووباراکەینەوە پێویستە مناڵان تابلێت و مۆبایل و ئەو شتانە بەکارنێنن بەڵام کە بەکاریشیانێنا بۆ شتی بە سوود وەکو ئەم هاوڕێ ئازی زەمان بەکاری بێنن زۆر ڕاستە ئافرین هەر بژیت باشە ئەم هاوڕێ ئازی زەمان ناوی چییە؟ مایکەکە بێ بە هاوڕێکی ترە بابزانیان چییە؟ نام دێلە دێلا ناوێکی خۆش وایە خۆشی هاوڕێیەکی ئێسک سووک نازدار وایە زۆر هاوڕێکەم باشە تۆ پێمان بڵێ تۆ ماوەی چەندێکە لەگەڵ ئەم گروپە ئازیزەیە بەشداری ماوەی ساڵ و نیوێکە ماوەی ساڵ و نیوێک باشە چۆن بیری لەوە کردەوە بێتە ناو ئەم گروپەوە زۆر حەز لە کەمانە کرد حەزمە کرد بێمە ناو گروپەوە. زۆر باشە هەستەکەی ئێستا زۆر باشی لە ژەنینی کەمانە بەڵێ ئێستاگەم بەس جارێ زۆرترم حەزەکەی باشتر بیت بەڵێ کاتە ڕاهێنانی بەردەوام کە باشە باش زۆر چاکە زۆر پێمان باش. خۆشە گوێبیستی کۆتا بەرهەمی ئێوە بین ناوی چیە بەرهەمی سێمتان؟ خاکی شیرین خاکی شیرین ئەو چەنم حەز لەو پارچە میوسکێ زیتەڵە من زۆر خۆشە منیش ئەمەوێت گوێبیستی بین باشە کاتە با پێکەوە گوێبیستی بین. فەرموون
هەر بژی دەستان خۆش بێ زۆر زۆر خۆش بوو زیتەڵە تۆش بەدڵە بوو نەوبینی من لەگەڵ کۆرسەکە یاموتەوە ئەگەر نێڵێمەوە چۆ بەدڵمە بێ وایە ڕاستە زیتەڵە من لە پێشە وتم ئەڕۆینە لای میوزیک بەڵام نەمزانی گۆرانی بێژیشمان هەیە و گۆرانیمان بۆڵێت بابزانی ناوی چیە چۆنی ناو چییە؟ سانۆ لە پۆلی چەنی؟ چوار هەر بژیت ئەزانی دەنگت سانۆ مایکەکە نزیکەرەوە لە دەمێ باباش گۆمان لێو بێ ئافری ناوی سانۆیە و لە پۆلی چوارە سانۆ گیان هەر بژیت سانۆ باشە تۆ چۆن هەستی کرد کە بەهرەی دەنگ خۆشی لە تۆە هەیە چۆن زانی و ئەوە دەنگی خۆشە مامۆسا نامدار هەوڵی لەگەڵایای کاتە بە هاوکاری مامۆستا نامدار توانیت بەهرەی دەنگ خۆشی خۆی بدۆزێتەوە زیتەڵە تەوار هەر بژیت باشە با بزین تەنیا دەنگی خۆشە یان ئەمی شۆک و هاوڕێکانی تری لە ئامێری میوزیکە زانێ تۆش ئەتوانی ئامێرێکی میوزیک بشەنیت وەکو هاوڕەکانی ترە من کیبۆرد ئەژەن کیبۆرد ئافری زۆر زۆر باشە واتەوەکۆ هاوڕێمان ئەزانی بە کیبۆرد حەسب بکەی زۆر زۆر باشە تۆ چەند ساڵە لەگەڵم هاوڕێیانە تا سەرقاڵی 2 ساڵ چەند؟ 2 ساڵ زۆر زۆر باشە من دڵنیام تۆ لە داهاتووە ئەبی بە کەسێکی زۆر باشە بی بە گۆرانی بێژێکی زۆر باشە ئەو کاتە ئێمە شانازی و پێواکەین و گۆرانیەکی مناڵانیشمان بۆ بڵێ باشە؟ باشە؟ هەوڵ بە لەگەڵ هاوڕێکاتان لە گروپە جوانەکەتان گۆرانیەکمان بۆ بڵێ باشە پرسیارێکی لێ بکەم دیکۆری بەرنامەکەمانە پێ جوۆنە باشە جوانە؟ تەوار ئادی ئەم دیکۆرە جوانە چێ کردوێتی؟ ئەم دیکۆرە جوانە داریۆ چۆکلێت بۆ ئێمەی ڕازانۆتەوە کە زۆر زۆر جوانە من زۆرم بەدڵە هەر زۆر بەدڵتە چونکە ڕەنگی زۆر زۆر جوانی تایە پڕە لە ڕنگ ئەمڕۆ دیکۆرەکەمان زۆر سپاس بۆ داریۆ چۆکلێت کە ئەمڕۆ ئەم دیکۆرە جوانەی بۆ ئێمە ڕازانۆتەوە و دڵی من و زیتەڵە و هاوڕێکانی تری ئێمەشی خۆش کردووە زۆر ڕاستە تەوار هاوڕێکەمان وتی لە پۆلی نۆم وتی لە پۆلی چوارم چوار؟ بەڵێ چوار وەمزانی نۆ زۆر زۆرە وایە ڕاستە هاوڕێکەم ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی باشی؟ باشە پێم بڵێ ئەم گۆرانیەی کە بۆ ئێمە دوێت باسی خاکی شیرینەکە تۆ خاکەکەی خۆتت خۆشەوێ؟ چی بکەین بۆی کە بیپارێزین؟ نابێت شت فڕیتە سە ئارزەکە بژینگە بپارێزی شتێکە خوارد دەبێ بکەیتە ناو تەنەکە خۆڵەکەەوە هەر بژی ئێمە بێ بەرگری لە خاکەکەمان کەین مەرج نییە تەنیا بە چەک و بە شەڕ بەرگری لە خاکەکەماکەی ئێمە بێ بە میوزیک ئێمە بێ بە کولتور ئێمە بێ بە خوێندن ئەبێ بەمانە چی بکەین بەرگری لە خاکەکەمانکەین و خاکەکەمان بەرین بەرەو پێشەوە ئەوەی هەموو جیان بمان ناسێ وایە تەوارگیان ڕاستە زیتەڵی هاوڕێم اینجا زیتەڵا پێم خۆشە ئەم هاوڕێ جوانانەمان پشوویەک بن ئێمە ئاڕۆینە لای بڕگەیەکی تری بەرنمەکەی ئەمڕۆمان باشە زیتەڵا؟ زۆر باشە ئێمە زۆر دڵخۆش بووین لەگەڵێوەیە بۆ هیوایی کە دەرفەتە بێ جارێکی تریش لە بەرنمەیەکی ترە پێتان شاد بینەوە بەڕاستی ئێمە شانازیتان پێواکەین لەبەرەوەی ئێوە نەوەی داهاتووی ئەم وڵاتەن لە ئێستاوە ئاوا هەنگاو بۆ خەونەکانتان نێن زۆر سپاس بۆ مامۆسا نامدار و بۆ گروپە جوانەکەی فێرگەکەی نامدار قەراخیش زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ هیوایم کە سەرکەوتوو بن و هەمیشە لە کاری باشترا بتان بینم دەست خۆش بێزیتەڵە بە هیوام کە هەمیشە سەرکەوتوو بن ئێستا ئەڕۆینە لای بڕگەی دووەممان کە کۆمەڵێک مناڵی بەهرەمەندن. هاوڕێ جوانەکانمان هاتوینەتە بڕگەی دووەم کۆمەڵێک مناڵی زۆر بەهرەمەند لە لامانن بۆ ئەوەی کە بزانین بەهرەکەیان چیە و باسی بەهرەکەی خۆیان بۆ ئێمە بکەن و لەگەڵیشیا کۆمەڵێک پرسیاریان لێ بکەین. زیتەڵە تۆ هەست چۆنەکە کۆمەڵێک مناڵی بەهرەمەند هاتوون بۆ لامان هەرچەنە زۆربەی مناڵان هەمویان بەهرەمەندن ئەگەر بتوانن بەهرەکەی خۆیان بدۆزنەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک مناڵی بەهرەمەند گفتوگۆکەین کە جارێبان پێتان نەڵێم کە چیە بەهرەکەیان بووی کە خۆیان باسیکەن. تەوار من هەموو کاتێ دڵخۆشم کە
هاوڕێ جوانەکانمان ئەبینم لە بەرنمەیان لەگەڵمانن یاخود کە خۆمانە چین بۆ سەردانیان بۆیە من دڵنیام ئەم ڕۆژ ژمارەیە مناڵی ئازیز هاتوونەتە ستۆدیۆکەوە بۆ لامان با بچینە لایەن فەرمو تا با بڕین بۆ نایم زانین ناویان چییە بەهرەکەیان چییە چۆنن چۆنن ئەو بۆ گۆم لە دەنگتان نییە چۆنن ئافرین مناڵە بێ ئاوا دەنگی بەرز بێ بۆی پەیامەکانی خۆی بەباشی بگێنێ باشە ڕاستە کەواتە مایکەکە بەم هاوڕێ جوانەمانە با بزانین ناوی چییە ناو چییە نام زیوە زیوا بەهرەکەی تۆ چییە گۆرانی هەڵم لەگەڵیان بەڕاستە گۆرانی بێژی بەڵێ هەر بژی چەند گۆرانی تەیە زیوە زۆر زۆر نەژماردووە زیوە تۆ خۆ تەمەنە چەنە تەمەنم 10 ساڵم 10 ساڵ ئەی ئافرین لە چەند ساڵیەوە دەسە کردووە بە گۆرانی وتن هەر لە مناڵیەوە بخۆم گۆرانی هەڵم گۆرانەکانی ڕۆزم دووبارەکەم یعنی کە زۆر بووی ئەمە نەبووی بەڵێ بەڵێ ئەی ئافرین تەوار بەڵە زیتەڵە تۆش لە ڕەوزە بە مناڵی گۆرانیان فێر کردووی بەڵێ زیتەڵە لە مناڵیە زۆر بەشداری چالاکیەکانم کردو زۆرم پێخۆشە بوو ئەنجاوەکو ئەم هاوڕێ جوانانم منیش گۆرانیمەوەی یعنی وەکو زیواجان و ئەم هاوڕێیانی ترمان گۆرانیەکانی باخچە وتوێتەوە بەڵێ بەس من بیرمە نۆ گۆرانیم هەبوو ئەم بەزوانی ژمارێکی زۆر گۆرانی هەبێ بۆیە بیری نییە زیوە بەڵێ ئەی ئێستا لە پۆلی چەنی ئێستا دەرچوون بۆ 5 دەرچووی بۆ 5 زیوە بەڵێ ئەی باشە لە هیچ ئامێرێکی میوزیکی ئەزانی بەڵێ چی لە کەمانچە کەمانچە ئافرین هەر بژیت زۆر زۆرم پێخۆشە باشە زیوە ئەم دوو هاوڕێی ترمان لەگەڵ تویان وایە بەڵێ ئەمە گروپێکن هەر هاوڕێن ویتر پێکەوە مۆسیقاشتیش لێ زۆر باشە وام زانی خوشکن تەوار ئەم دوو هاوڕێمان وا بزانم خوشکن چونکە جلو و بەرگەکانیان بەڵێ وایە خوشکن زۆر باشە ئەدی مایکەکەیان بەری با بزانین ناویان چییە چۆنی باشم ناوت چییە تۆ فریشتە فریشتە لە پۆلی چەنی فریشتە 4 زۆر باشە فریشتە تۆ پیانۆ ئەسفی پیانۆکەی وایە بەڵێ سایزەر باشە پێم بڵێ فریشتە ئەمە ماوەی چەندێکە خەریکی چۆن توانی و ئەم بەهرێ لە خۆتا بدۆزیتەوە ماوەی ساڵ و نیوەیەکە ساڵ و نیوێک زۆر باشە بە بەرداوامی ڕاهێنانێکی لە ماڵەوە بەڵێ ئەمە خوشکی تۆیە بەڵێ زۆر باشە فریشتە باشە کێ هاوکارتانە کێ پاڵپشتیتانەکە لەم کارانەیە کێ وای لێکردوون کە پەرە بەتواناکاتان بن باوکم باوکە بەڵێ باوکە خۆی ژەنیارە بەڵێ ژەنیاری چه ئامێرێکە کەمانچە کەمانچە زۆر باشە لە ماڵی شەو ڕاهێنان بەیەواکە بەڵێ زۆرم پێخۆشە باشە تۆ بێچکە لە بەهرەی میوزیک چ بەهرەیەکی ترە هەیە حەزت لە چ شتێکی گۆرانی شەڵە زیتەوە گۆرانی بەڵێ ئەی ئافرین زۆرم پێخۆشە ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی باشم باشە قوتابخانە حەزت لە چوانەیەکە زۆر هەمووی هەمووی بەڵێ ئەی وێنە کێشان ئەویش وێنە شەزانی بکێشی کەمێک زۆر باشە ئافرین هەر بژی باشە فریشتە تۆتی لە پۆلی 4 واتە چەند ساڵی نۆ ئەی خوشکەکە چەند ساڵە 11 ئادی مایکەکەی بەرە باقسی لەگەڵکەین چۆنی خوشکەکەی فریشتە باشی ناو چییە هانۆڤین هانۆڤین ناوەکەی چەند خۆشە خۆشانەیانێ ئەزانی واتای ناوەکەی تۆ چییە نایزانیت نه. زیتەڵە تۆ نازانیت هەنۆڤین بیرێکی لەکەن دوای پێم بڵێ باشە وڵی نەوەڵە باشە هانۆڤین پێم بڵێ ئەم کەمانە جوانی کە ئەم ڕۆهێناوتە سێرم کرشت لێ نووسیوە چی و لێ نووسیوە نای خۆم لێ نووسیوە زۆر باشە ستیکەریش لێوە زانی بەڵێ هانۆڤین تۆ چەند ساڵ لە ڕاهێنانی میوزیکەکەی ساڵێک و 6 مانگ ساڵێک و 6 مانگ تۆ شەر باوکە فێری کردووی وایە بەڵێ واتە نەچوون بۆ هیچ فێرگەیەکی تر نەخێر زۆر باشە ئەی باشە لە قوتابخانە لەوانەی میوزیکە باشی ئێمە وانەی میوزیک ناخوێن لە قوتابخانە نەیخوێنن نا چۆن نایخوێنی ئەی باشە لە بۆنە و ئاهەنگوشتەکانە بەشداریەکەی لە قوتابخانە بەڵێ تا ئێستا بەشداری هیچ کۆنسێرتێکە کردووە بەڵێ لەکوێ لە مازدی مۆڵ ئافرین زۆرم پێخۆشە مناڵانەوە بەشداری ئەو چالاکیە گەورانە بکەن
بۆی مناڵانی تریش چاوتان لێ بکەن و سووتان لێ بینن وایە تەوەرگیان ڕاستە زیتەڵە کاتە پێم خۆشە بەرهەمەکەی خۆیان پێشکەشی ئێمەکەن بۆ ئەوەی کە گوێمان لێبێ لەگەڵ هاوڕێ جوانەکانی کەمانە باش فەرموو بەرهەمێکمان پێشکەشکەن دەی منداڵێکم جێڕێزم چونکە ژینگە پارێزم منداڵێکم جێڕێزم چونکە ژینگە پارێزم بابەرزی هاوار ناکەم ژاوە ژاو دێروس ناکەم بابەرزی هاوار ناکەم ژاوە ژاو دێروس ناکەم پاک و خاوێنی لە ژیان داکەمە هەرکی سەرشان پاک و خاوێنی لە ژیان داکەمە هەرکی سەرشان منداڵێکم جێڕێزم چونکە ژینگە پارێزم منداڵێکم جێڕێزم چونکە ژینگە پارێزم تا بتوانم بۆم بلوێ نایەڵم ژینگەم پیس بێ تا بتوانم بۆم بلوێ نایەڵم ژینگەم پیس بێ منداڵان ئێوەش وەک من لاگەڵ ژینگەدا پاک بێن منداڵان ئێوەش وەک من لاگەڵ ژینگەدا پاک بێن هەر بژین دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هەر بژین زۆر زۆر باش بوون تەوار بەڵێ باشە پرسیارێکە لێ بکەم بەڵێ پرسیارێکم لێ بکەم هۆراوەی گۆرانەکەیان باسی چ بابەتێکیە کرد باسی ئەوەیە کرد کە منداڵێکم ئەبێ ڕێزم لێ بگیرێت لە بروی کە ژینگەکەی خۆم ئەپارێزم ئەفەری کە ژینگە پاراستن گرنگێکی زۆر زۆری هەیە وایە واتە باسی پاراستنی ژینگەیان نەکرد وایە ڕاستە ئەدی زیتەڵە دەبا لە خۆیان بپرسین بزانین تا چەندێک پابەندی پاراستنی ژینگەن کەواتە تۆ پێمان بڵێ هاوڕێ جوانەکەم تۆ ژینگەکەتە پارێزی چۆنای ئەی پارێزی کاتێکە خواردنێکە خۆم پاژماوەکەی خەمە زبڵدانەکە ئافرین باشە فریشتە ئەی تۆ کاتێکە چی بۆ سەیران و گەشت و ئەو شتانە مانگەکەی لێ وەرگرام ئەو پاشماوانەی کە پێتانە واتە ئەو قاپی سەفەری و پەرداخی سەفەری و ئەو شتانە چی لێکەی ئەبێ فڕی لەسەر جادەکە نەخێر ئەی چی لێکە دەیکەنە زبڵدانەوە ئافرین زۆر باشە. باشە تۆ حەزەکەی ژینگەکەی دەوروبەرێ پیس و هەمووی خۆڵ بێیان حەزەکەی هەمووی جیا و سەوزای و گوڵ بێ هەموو گیا سەوزای و گوڵ بێ ئافرین ئافرین. ئەی با لە خوشکەکەی بپرسین کاتەبان لە هانۆڤەر هانۆڤەر وایە هانۆڤی هانۆڤین 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 پێم بڵێ تۆ ژینگەکەت پێت خۆشە وەکو هاوڕێکانی ترت بپارێزی بەڵێ باشە ئەگەر ئەمان بیریان چوو بیکەنە ناو زبڵی خۆڵۆ خواردنەکەیان کردیانە سەر خاکەکە چی تۆ چیان پێڵیت پێیانەڵم کە نابێوا بکەن ئافرین باشە، ئەی کاتێک باشە تۆ ئەی لە ئامۆژگاریەک. تەوار بەڵێ ئەی با بزین هانۆڤین لە قوتابخانە چۆن قوتابخانەکەی پاک و خاوێن ڕاگریە قوتابخانە ڕاست دەکات کاتێکە وێ شتێک ئەکڕم ئەی خۆم پاژماوەکەی فڕێدەمە زبڵدانەوە باشە ئەی باشە ئەگەر شتێک لە قوتابخانەکەتان لە پۆلەکە لەسەر زەویەکە کەوتە بوو تۆ چیەکەی ئەیکەمە زبڵدانەکە ئافری زۆر هەر جا. پشی زۆر زۆر باشە تەوەرە هاوڕێکانمان پێخۆشە، چەند جۆرا و زیاتەوە. چەند حەزیان بە پاراستنی ژینگەکەیانە ڕاستە زیتەڵانجا لەگەڵ ئەوە شاپێم خۆشە کە
گۆرانەکانیان ڕنگدانەوەی ئەوەی هەیە کە ئامۆژگاری ئەکەن بۆ مناڵانی تەمەنی خۆیان و مناڵانی تر کەواتە گۆرانەکانتان سوودێکی زۆر زۆری هەیە بۆ ئێمە بۆیە بەردەوام بن باشە؟ زۆر بژی چاکە. پێمە خۆشە بچینە لای ئەو دوو هاوڕێشمان. دوو هاوڕێی تری بەهرەمەند ئەمڕۆ لەگەڵمانان با بڕۆین بۆ لایم مایکەکەی بەرێ چۆنی باش ناو چیە تۆ؟ یانە یانە لە پۆلی چەنی بەهرەی تۆ چییە؟ من لە پۆلی دوم دەرچوم بۆ پۆلیسیە یانە بەڵێ باشە تۆ حەزەکەی بەردەوامی لە قوتابخانە یان خۆ بە کاری ترەوە سەرقاڵ بکەیت. حەزەکەم بەرداوا بم حەزەکەم بەرداوام بم بەردەوام لە قوتابخانە و لەگەڵیشیا بەهرەکەی خۆی بەرەو باشتر بێت باش. بڵێ بەهرەی تۆ چییە؟ ئیشی ڕکلام ئیشی هینەکەم ئیشی ئەو فلم تۆم بینیوە لە ناو فیلم ئازانی؟ ئافرین. باشە پێم بڵێ تا ئێستا بەشداری چەند فیلمە کردووە؟ زۆر سا دووسە هەزار یەک نا هیچ نا بەشداریم کردووە لە دوو فیلم ئەزانی ناوەکانیان چی و چین؟ بەڵێ ئەدی یەکەمیان هین ئەسبوون ئەزمون دوم فیلمی ئەزمون من و زیتەڵە پێکەوە هاتین بینەری تۆ بووین ئەی بۆ زۆر ئەوەی کە بەهرەکەی تۆ ببینی زۆر بەباشی ڕۆڵە ئەبینی و زۆر جوان بووی لە ناو ئەو فیلمەیە بەڵام تەوار ئەزانی یانە لەویا بچووکتر بوو ئەمەنە بوو ئەمەنە لە کاتامە لە مەکتەبیش نەبوو مەسە دەچوو لە مەکتەبیش نەبووی ماشەڵڵا ئێستا گەورەتر بووە یانی هاوڕێمان ڕاستە. یانە بەڵێ باشە تۆ لە ڕێکیەوە دەستە کرد بە کاری نواندن واتە کێ پێیوتی تۆ بۆ نواندن باشی تۆش ڕۆڵ ببینە لە فیلمەکانە هینە هاوڕێکی دایکم بوو هاوڕێی دایکێ دایکێ بۆ تۆ دایکیش نواندنەکە وەکو خۆ بەڵێ ئەویش ئەکتەرە بەڕاستە؟ هەر بژی زۆر باشە پێم خۆشەکە خێزانەکەت هاوکاری تویان کردو بۆ ئەوی کە بەهرەکەت بەرەو باشتر برن و هەروە تۆش لە فیلمەکانە ڕۆڵ ببینی باشە پێم بڵێ ئەگەر ڕۆڵی ئەو پێ بڵین ئێستا کە لاسای زیتەڵە بکەیتەوە دەی بزانم ئەتوانی؟ ناتوانم ئەی ناتوانێ باشە یانە بەڵێ ئەزانی ئەگەر ئێستا پێ بڵێم یانە ئادی بگری بزان مەتوانی بگری ئاسانە گریان ئەدی خۆت بێت من بگریم تەوار من بگریم برسیمە تۆش دەتوانی وەکو زیتەڵە ڕۆڵ ببینی؟ بەڵمدە هینە ئەتوان باشتریش ببین ئەتوانی باشتریش بی هەر بژی زۆر باش لە زیتەڵە باشتر بە ئەی چی زیتەڵە زۆر چاکە کاتە مایکەکە یانە بۆ پرسیاری ترم لێ ماوە تەوار پرسیارەمە جارێ مەیە بە هاوڕێکی ترە یانە بەڵێ باشە تۆ بێچکە لە نواندن چ بەهرەیەکی ترێ هەیە من یەکەم جار هین مەکرد ئیشی ڕکلام مەکرد ئێستا فیلموش دەکەم ئەی ئافرین هەر بشی ئەی باشە گرنگی بە قوتابخانە و بەوانەکانی قوتابخانەت ئی بەڵێ زۆر باشە باشە حەزەکەی لە داهاتووە کە گەورە بووی ببی بەچی ببم بە مامۆستای مامۆسای هونەر بەڵێ ئافرین سەیری ئەو خەونە گەورەیە من پێم خۆشە کە ئاوا خەونی گەورەتان هەیە بۆ ئەوی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش خزمەتی نەوەکانی داهاتوو بکەی باشە؟ باش ئەی باشە تەوار بەڵێ زیتەڵە زانی دەنگی خۆشە گۆرانیمان بۆڵێ ئەتوانی گۆرانیمان بۆ بڵێ؟ ناتوانم ئەڵێ ناتوانم بۆ لە باخچە فێری گۆرانیان نەکردووی ئەی لە قوتابخانە دواتر من و زیتەڵە فێرتەکەی گۆرانی زۆر خۆشە زانین پێت ئەڵێن لە بەریکە باش هەر بژیت مایکەکە بیا بە هاوڕێکی ترم چۆنی باسم هەمیشە چۆنی باسم زیتەڵی ناسیتەوە هەمیشە بڵێ لە کۆ بینیومە لە کێ بینی لە ناو ئاوە وایە ڕاستە هەمیشە هاوڕێی چییە؟ ماسیە هاوڕێی ماسی وایە بڵێ بۆ چونکە هیوایەتی مەلەوانیە وایە ڕاستە ئەم هاوڕێ جوانەمان بەهرەی ئەوەی هەیە کە مەلەوانێکی زۆر باشە لە تەمەنێکی بچووکە ئیسە چەند ساڵی
ئێستا من حەوت ساڵم ئێستا بووی بە حەوت ساڵ بەڵێ لە چەند ساڵیەوە ڕۆشتیت بۆ مەلەوانگە و مەلەت کرد وەڵا لە شەشمانیەوە هەتاکو حەوت ساڵی ئەی ئافرین لە شەشمانجیەوە ئەی چی زیتەڵە ئەی هاوار واتە ئەم هەر لە ئاوا بووە ئەزانی آخر زیتەڵە ئەنج ئەزانی چی ئەم بەشداری کردووە لە پاڵەوانێتیشە هینا پلە یەکەمیشی بەدەستێنەوە ئەی ئافرین هەمیشە دوێنێ پێرە بوو کردم چۆن و پێرێش ڕۆشتیت دوێنێ ناپێرە چیت کرد پاڵەوانێتیم کرد بەڕاست چەنەم بوویت یەکەم دووبارە یەکەم بووی هەر بژیت باشە ئافرین هەموو مناڵەکانی تریش لە تەمەنی خۆتا بوون نەوەڵا ئەی لە خۆ گەورە هەنێکی لە هەشت ساڵ بوو تۆ لەوانی شبردەوە بەڵێ ئەوە نەتیژی بەڵێ ئەی ئافرین هەر بژیت باشە تەوار بەڵێ زیتەڵە بە پرسیارێکی لێ بکەم باشە، هەمیشە پرسیارێک لێ. بەڵێ ئەو بۆ من کامێمە لە بکەم ژێراوە کاکەوم نازانم ئەوە خنکەی ئەبێ لە یەکمەتیەوە ئەی باشە چی بکەم بۆی نەخنکێم وەڵی تر خۆ فێرکە و هەوڵ بۆ لە یەکمەتریەوە هەتاکو سێمەتری هەتاکو چۆنەکە ڕێی بڕۆ زۆر باشە هەمیشە تۆ فێری زیتەڵەیەکەی بەڵێ پێویستە لە چیەوە دەست پێ بکە پێویستە یەکەم سەرەتا جار جلوبەری یەکەم جار ئەبێ لە سەتڵێ ئاوامە لە بکەم وایە دوایی بچمە تەشتەوە دوایی بچمە زەریاوە یەکسەر وایە باشە تۆ کێ فێری کردی کە ئەوە ببی بە مەلەوانێکی باش وەڵی من یەکەم جا باوکم فێری کردم باوکم فێری کردم دوای ئەوە مامۆستاکانیش لەگەڵ یارمەتی هەمووی تر فێر بوو زۆر باشە باشە پێم بڵێ کاتێک ئەڕۆی بۆ زیتەڵە باسی ئەوەی کردوتی ئەڕۆمە زەریاکان بەڵام زیتەڵا بێت لە مەلەوانگەکان مەلە بکەی ئەبێت گەورەش لەگەڵ بێ ئەنجا بڕۆی نابێت لە خۆتەوە بڕۆی بۆ زەریاکان باشە بۆ وا بکەم تەوار چونکە دواتر چی لێە هەمیشە ئەخنکێ ئەخنکێ ئاگات لە خۆ بێ ئەبێ یەکێکی لەگەڵا بێ ڕاستە ئەیە گردوانم لەگەڵا بێ ئەو لای قۆڵم بگرن بۆی نێڵم بکەومە ژێراوەکە و کاتە باشتر فێر نابم نا ئەبێ خۆت فێر بیت زیتەڵ ئێدە باشە منیش ڕۆژێکە چم لەگەڵ یا بزانم فێری مەلەوانی مەکە زۆر باشە ڕۆژێک بڕۆ لەگەڵیانە باشە هەمیشە پێم بڵێ تۆ گرنگی ئەی بۆ بەهرەی کە مەلەوانێکی زۆر زۆر باشی پێت خۆشە لە داهاتوە ببی بەچی من کاگەورە بووم ئەمە ببم بە دکتۆرێک و مەلەوانە دکتۆرێک و مەلەوانی باشە چی بە هاوڕێکانی تر تەڵی ئەگەر ئەمان بێیان هاوڕێکانی ترت بێ مەلە نەزانن پێویستە چی بکەن مەلە پێویستە و گرنگە کە فێر بن زۆر گرنگە کافری مەلەوانی بی مەلەوانی زۆر باشە مەلەوانی بۆ جەستەش باشە ڕاستە باشە وایە بۆ هەموو شتێک باش ماسوولکەکانی ئاواوەکو من بەیە زەکای وایە کاتە پێویستە هەموو مناڵان فێری مەلەوانی بن بەڵێ ئەگەر نەشیان توانی ئەتوانن تۆ ڕاهێنانیان پێ بکەیت یان هەر بە هەرەیەکیان هەبوو هەوڵ بن ئیتر بەهرەکان خۆیان یەتەدی ڕاستە باشە پێویستە مناڵان هەوڵ بن بۆ ئەوی کە بەهرەکانی خۆیان بدۆزنەوە باشە تەوار بابزین هەفتەی چەند جارەچێ بۆ ڕاهێنان من هەفتەی 4 ڕۆژە ڕۆم بۆ مەلا 4 ڕۆژ هەفتەی 4 ڕۆژ ئەی باشە قوتابخانە ڕۆژی 2 سەعات لە مەلا 2 سەعات 2 ساعت لەنە ئاوا بێزیتەڵە زۆر زۆر خۆشە ئەزانی باشە ئەی ڕێگەی قوتابخانەکە و لێ ناگرێ واتە ئەتوانی سعیش بکەی ئەرە وەڵام من بەیانیا هەڵدەستم نانی بەیانە خۆم دوای ئەوە لەگەڵ خوشکەکە مایارەکەم تەبعان ئێستا مەکتەبیشم نەماوە زۆر زۆر باشە پێم بڵێ پێت خۆشەوەکو ئەم هاوڕێیانی ترت ببی بە گۆرانی بێژ یاخۆت بەشداریکەی لە فلم یاخۆت ئاوایی ئامێرێک بژەنیت وەڵاهی من مەلەکەم گرنگترە پێت خۆشە گرنگی بەی زیاتر بەوە زۆر باشە زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیا بوون و ئەو بەهرە جوانانەی خۆتان بۆ ئێمەتان باس کرد تەوار پێم خۆشە بڕۆین گۆرانێکی تریان بۆ ئامادە کردوین ئەزانی ویستم بڵم پێم خۆشە بڕۆینە لای بەرهەمێکی تریان فەرموو کاتە بە گوێبیستی بەرهەمێکی تری ئەم هاوڕێ جوانانەمان بین لەگەڵمانە بن
دەی بفراخە خاڵۆکە خێراکە و دڵمان خۆشکە دەی بفراخە خاڵۆکە خێراکە و دڵمان خۆشکە چەند جوانی لەسەر دەستم خۆشی داخەیتە هەستم چەند جوانی لەسەر دەستم خۆشی داخەیتە هەستم یاندارێکی وردی لەیت بێزیان و نەشمیلەی یاندارێکی وردی لەیت بێزیان و نەشمیلەی ڕنگ سوور و پەرتەقاڵیت پشت چەماوە و خاڵخاڵیت ڕنگ سوور و پەرتەقاڵیت پشت چەماوە و خاڵخاڵیت لەگەڵ هەنگوو بەپولە بفڕە و بکاوە جوڵە لەگەڵ هەنگوو بەپولە بفڕە و بکاوە جوڵە بە وێستکە سووکاتەوە دڵمان پێتاکرێتەوە بە وێستکە سووکاتەوە دڵمان پێتاکرێتەوە دەی بفراخە خاڵۆکە خێراکە و دڵمان خۆشکە دەی بفراخە خاڵۆکە خێراکە و دڵمان خۆشکە دەستان ئافرین. خۆش بێ هەر پژین زۆر زۆر باش بوو بەڕاستی تەوار من زۆرم پێخۆش بوو ئەم هاوڕێیانەمان لە ڕۆژی جیانی مناڵانە ئەم بەرهەمە جوانیان پێشکەشکردین ئەزانی منیش زیتەڵە بەهمان شێوە زۆر زۆر دڵخۆش بووم بە هیوام ئەوانەی کە ئێستا بینەرمانن ئەوانیش وەکو ئێمە دڵیان زۆر خۆش بێت و ڕۆژەکەشیان دووبارە پیرۆز بێت ڕۆژی جیانی مناڵاتان لێ پیرۆز بێ ئەنجا هاوڕێ جوانەکانم بڕگەی سێهەم ماوە بڕگەی سێهەمیش لە کۆمەڵێک گۆرانی زۆر خۆش پێگاتوە پێمان خۆشە بڕۆینە لای ئەو مناڵانەی تریش و گۆرانیمان بۆ بڵێن ئێوەش پێتان خۆشە دڵنیام کە پێتان خۆشە کەواتە لەگەڵمانابن بەردەوام بن لە سێرکردنی شاشە جوانەکەی کورسات بۆ ئەوەی گوێبیستی کۆمەڵێک گۆرانی زۆر خۆش بن. سڵاوتان لێبێ جارێکی تر مناڵە ئەزیزەکە تەوار بەڵە زیتەڵە هاتیینە لای بڕگەی سێم باشە ئەم بڕگەیە ئەو میوانە ئازیزانی کێنە لامای چێن ئیشیان چییە بەهرەکەیان چی ئەدی پێم بڵێ زۆر باشە زیتەڵە ئەم بڕگەیەمان کۆمەڵێک مناڵن کە لە 6 مناڵ پێگاتون مناڵەکان گۆرانی بێژن بەهرەکان ئەوەی کە گۆرانی بێژن و گۆرانی زۆر زۆر جوانیان تۆمار کردو بۆی پێمان خۆش بوو لەم بەرنامەیە و لە ڕۆژی جیهانی مناڵان گۆرانیەکانیان بۆ ئێمە بڵێن بۆ ئەوەی کە گوێبیز بین و ڕۆژێکی زۆر خۆش بەڕێ بکەین لەگەڵ گۆرانیەکانی ئەوانە بچینە لای یەکەم مناڵمان ئەم ئازیزە چۆنی باشی تۆ ناوت چییە؟ من ناوم ڕۆزیە ڕۆزی ئەی گیان لەو ناوە خۆشە تەوار بەڵێ زیتەڵە نیش ناوەکەم بگۆڕم بۆ ڕۆزی بۆمە بێ ڕۆزی نایکی کچانەیە زیتەڵە ئەی کچانەیە بەڵێ داوای لێبوونەکەم ڕۆزیەکی من زۆرم حەز لە ناوەکەتە منیش پێم بڵێن ڕۆزی ڕۆزی پێم بڵێ تۆ گۆرانی بێژی بەڵێ گۆرانی چیمان بۆڵێ ئەمڕۆ ئەمڕۆ گۆرانی ژیان لە ئەستێرێکی تتان بۆڵێم لە ئەستێرە چەند جوانە ئەستێرە نیشانە خۆشە ڕۆزی پێم بڵێ زیتەڵ پرسیارەیە دەیتە پرسیارەکە بزانم ڕۆزی جار لە پۆلی چەنە ڕۆزی لە پۆلی چەنی چوار پۆلی چوار زۆر زۆر باشە ئەی ئافرین ڕۆزی باشە کێ هاوکارتە لە وتنی گۆرانیەکەیە لە نووسینی هۆراوەکەیە لە میلۆدیەکەیە کێ فێری کردووی ئاوازەکەی دایکم بۆی داناوم شاعیرەکەشی ئەمین محەممەدە میوزەکەکەشی پێشۆ ئۆسمان و باوکی منە بەس لێرە سپاسیانەکەم ئەی ئافرین هەر بژیت ئەی ڕۆزی لە قوتابخانە چۆنی
لە قوتابخانە زۆر زیرەکم و زۆر باشم. ئەی هەڵێ زۆر 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 زیرەکە زیتەڵە هەر زۆر زۆر کاتە تۆش وەکو ئەم هاوڕێمان بە زیتەڵە. ئافرین منیش چاو لەوانەکەم تەوارگیان ئیتر منیش لەوانەکانما زۆر باشە بم هەرچەنە زۆر باشە منیش ئەمەوێ بڵێم زۆر باشە. کاتە منیش زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵ مانایی ڕۆزی پێت خۆشەوە گۆرانەکەمان بۆ بڵێ ئێستا بەڵێ. کاتە با دەست پێ بکەین. دەست خۆش هەر بژی ڕۆزی گیان گۆرانیەکە و زۆر خۆش بوو تێکستەکەی زۆر جوان بوو میلۆدیەکەشی هەر زۆر باش بوو. ڕۆزی باشە ئەزانی هۆنراوەکەی باسی چییە کرد؟ هۆناوەکەی باسی ژیان لە ئەستێرێکی تریە کردیانی ئێستا بۆ منە خۆزگە ئەخوازی کە تۆ بفری بە ئاسمانە. اینجا ئەو گۆرانیە زۆر تایبەتە بۆ لای من اینجا تایبەتە لای من اینجا ئەم گۆرانیە باس لەمای ئەکردکەم. باشە ڕۆزی تۆ حەزەکەی بفریت؟ بەڵێ. حەزەکەی ڕۆژێک بفریت و بگەڕێی بۆ خۆت؟ بەڵێ. ئەو کاتە چیەکەی ئەگەر بتانی بفری؟ ئێمەش لەگەڵ خۆتا بەی؟ ئەچم بۆ لای ئەستێرەکان ئەچم بۆ لای هەسارەکانی خۆت. ئافرین هەر بژی کە فری ئەمەش لەگەڵ خۆتا بەری ڕۆزی گیان باشە؟ باش. ئافرین تەوارگیان بەڵێ زیتەڵە ڕۆزی زۆر بەتوانە بوو ئەڵێ چی بچینە لای مناڵێکی بەهرەمەند و بەتوانای وەکو ڕۆزی. زۆر چاکە کاتە ئێستا ڕۆزیگیان هەر بژی ئەچینە لای مناڵێکی تر. هاوڕێ جوانەکانم هەر وەکو گوێتان لێبوو ئەو گۆرانیە خۆشەی کە پێشکەشمان کرا ئێستا پێمان خۆشە لەگەڵ پیانۆیە گفتوگۆ بکەین پێشەوەی کە گۆرانەکەمان بۆ بڵێ بزانین گۆرانەکەشی باسی چیەکە و وەکو گۆرانەکەی ڕۆزی بە هەمان شێوە خۆشە بێت چۆنی پیانۆ؟ باشم. پیانۆ؟ بەڵێ. زیتەڵە بزانە پیانۆ لە چەند ساڵە؟ پیانۆ؟ بەڵێ. جارێ ڕۆژی جیانی مناڵانە لێ پیرۆز بێ. لە تۆ. زۆر سپاس تۆ حەزت لەم ڕۆژەیە؟ بەڵێ. ئافرین باشە لەم ڕۆژەیە ئەچی بەشداری کۆنسێرت و شتی واو ئەکەی؟ بەڵێ. ئافرین باشە پیانۆ لە پۆلی چەندی؟ سێ. زۆر باشە ئافرین پیانۆگیان. پیانۆ دڵنیام گۆرانی خۆشەڵێ لەبەرەوەی ناوەکەی ناوی ئامێرێکی میوزیکیە وایە تەوار؟ ڕاستە من زۆرم حەز لە پیانۆشە زیتەڵە. لێزانی؟ بەداخەوە نەخێر بەڵام هەوڵێم کە فێر بم. ئافرین پیانۆ؟ بەڵێ.
باشە تۆ سەیری بەرنمەکانی ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ حەزل لە برگەکانیەتی بەڵێ سوودی لێ بینیوە بەڵێ ئافرین باشە پیانۆ بەڵێ تۆ حەزل لە ڕەنگی شینە وایە وایە بڵێ بە چی ئازان ها بڵێ بە چی ئازانی بە پۆشاکەکانتە وایە وایە ئافرین پیانۆی جان باشە پیانۆ ئەمڕۆ گۆرانیمان بۆڵێ بەڵێ گۆرانەکەت ناوی چییە؟ پیانۆ نا گۆرانەکەت ناوی چییە؟ هەر پیانۆ هەر پیانۆ زیتەڵە گۆرانەکەشی ناوی پیانۆیە پیانۆ گۆرانی پیانۆمان بۆڵێ وایە بەڵێ کاتا بێ ئەم گۆرانیە زۆر تایبەت بێ لە لای تۆ چونکە بە ناوی خۆتەوەیە بەڵێ پیانۆ بەڵێ تۆ تەنیا حەزل لە گۆرانی وتنە یان لە بوارێکی تریشە حەزەکەی کار بکەی پیانۆ ژەنیشم پیانۆ ژەنیشی ژەنیشی بەڵێ تەوە ئەمە بوو پیانۆیە آخر زیتەڵە پیانۆ پیانۆ گۆرانی گۆرانەکەی پیانۆ ئەو ئامێرەشی کە ئەی ژەنێر پیانۆیە وایە بەڵێ باشە کێ فێری کردووی باوکم باوکێ بەڵێ واتە ئەویش هاوکاری تەکە بەڵێ ئافرین ئەی باشە کار ناکاتە سەر خوێندنەکە و نە ڕۆژانە چەند سعات ڕاهێنانەکەی یەک ساعت 1 سعات زۆر زۆر باشە کەواتە لە بری مۆبایل و ئایپاد و ئەو شتانە تۆ چیەکەی تەمرین ئافرین هەر بژی لەبەرەوەی سوود لە کاتەکانی و لە ژیانی خۆیە بینێ وایە تەوار ڕاستە زیتەڵە زیتەڵە من زۆرم پێخۆشە کە گوێبیز بین بڕۆینە لای بەرهەمەکەی با بڕۆی کاتە گۆرانی پیانۆ بە دەنگی پیانۆ بە ئامێری پیانۆ بە ئامێری پیانۆ فەرموو هاودامی ڕۆژانەی تۆ ئەی پیانۆی خۆشەویستم بادەنگی خۆشی تۆیە وەکو باڵدەر سەربەستم لا سێرشدا ئاگامم ئەفڕێم بەناو ئەسمانە شێنەبای دەنگی جوانت ئەم بابەگەش جیهانە هاودامی ڕۆژانەی تۆ ئەی پیانۆی خۆشەویستم بادەنگی خۆشی تۆیە وەکو باڵدەر سەربەستم لا سێرشدا ئاگامم ئەفڕێم بەناو ئەسمانە شێنەبای دەنگی جوانت ئەم بابەگەش جیهانە هەر بژی پیانۆی گیان بەڕاستی بەرهەمێکی زۆر خۆش و ناوازە بوو دەست خۆش ئەی تۆڵی چیتەوار منیش زۆرم بەدڵ بوو ئافرین پیانۆ بەڵێ پێ خۆش بۆ ئەمڕۆ بەشدار بووی لەگەڵێمە و ئەو مناڵە ئازیزانە لە بەرنمەکەیە بەڵێ ئێمەش زۆر زۆرمان پێ خۆش بوو بۆ هیوایی کە ئەوە جارجار ببی بە میوانی بەرنمەکەمان و بۆ خۆمان پێکەوە تێرگفت و گۆ بکەین باشە؟ ئافرین هەر بژی ئێمە بچینە لای مناڵێکی تر تەوارجان پێم خۆشە بێ زیتەڵە با بچینە لای هاوڕێیەکی تری بەهرەمەندمان فەرموون.
هاوڕێ جوانەکانمان پێمان خۆشە بەردەوام بین لەم گۆرانیە خۆشانە جا هاوڕێیەکی ترمان هاتۆتە ناو ستۆدیۆ و گۆرانیمان بۆڵێ با بزانی ناوی چییە؟ چۆنی ناو چییە؟ نام سۆناتە سۆناتە لە پۆلی چەنی؟ حەوت دەرەچم بۆ هەشت. هەر بێژی سەرکەوتوبی سۆناتە تۆش گۆرانی بێژی؟ بەڵێ. چەند گۆرانی تەیە؟ 12 بۆ 13 بێجگە گۆرانی بێژی ئەکتەریشم. ئێشی؟ بەڵێ. گۆرانی شەڵێ چیتر؟ گۆرانی شەڵێم و پیانۆ ژۆنم. هەر بێژی بەهرەی زۆرە زیتەڵە. ماشەڵە سۆناتە بەڵێ. ئەکتەری شانۆی یان فیلم و درامە فیلم. فلم بەڵێ. چه فیلمە هەیە؟ 5-6 دانەیە بەڵام هەرە تازەکەم 19 بەتەڵیشم. ئەی ئافرین باشە کاتە هەیە بۆ هەموو ئیشە؟ بەڵێ. ئەی بۆ خوێندن؟ بەڵێ. ئەی بۆ بینینی هاوڕێکات و یاریکردن؟ بەڵێ. ئافرین ئێستا لە وەرزی چیین؟ ئێستا لە وەرزی هاوینین. ئافرین ئەچین بەرەو پشووی چی قوتابخانە وایە؟ باشە تۆ بەنیازی پشووی هاوینە چۆن بەسەربەری؟ بە بەهرەکانم. ئەتەوێ خۆ بەچیەوە سەرقاڵ بکەی؟ بە مۆسیقا و بە گۆرانی بێژی و بە ئەکتەرە ئەم شتانە. ئافرین بژیت زۆر باشە زیتەڵە زۆر دڵخۆشم کە ئیبینم ئەو هەموو بەهرەی لە مناڵێکا کۆبۆتە و گرنگی ئەیە بە بەهرەکانی خۆی ڕاستە باشە کلیپت کردو بۆ گۆرانیەکانت؟ بەڵێ. بەڕاست 5-6 دانیم کلیپ کردووە. 5-6 دانت کلیپ کردووە. بەڵێ. زۆر باش. باشە سۆناتە؟ بەڵێ. کێ هاوکاریتەکە کێ پاڵپشتیتەکە بۆ کارەکانە؟ دایکم زۆر لەگەڵ باوکیشم یەکەم کلیپیشم گۆرانیشم 4 ساڵ بووم لە تیپی هونەری مناڵان بە یارمەتی با مستەمۆفەقیش. ئەی ئافرین هەر بژی سەرکەوتوبی تۆ حەزەکەی بەردەوامی لە کارەکە و یان ئیتر واز بێنی؟ حەزەکەم بەردەوام بم. حەزەکەی بەردەوامی؟ بەڵێ. ئەی لە پاشە ڕۆژە خەونە چییە ببی بە چی؟ لێ بم بە پیانۆژەن و ئیشی تریش بکەم لەگەڵ پیانۆژەنەکەش. ئەی ئافرین هەر بژی تەمەند درێژ ئێوە زۆرمان پێخۆشە لە پاشە ڕۆژە بوو بینینەوە بووی بە کەسێکی گەورە و پێگەیشتوو بۆ خزمەتی وڵاتەکە و باشە؟ کاتە بەردەوام بە و گرنگی بە بە بەهرەکانت باشە؟ باشە. ئەم ڕۆژ گۆرانێکمان پێشکەشکە. گۆرانەکەت ناوی چییە؟ خوێندن. خوێندن کاتە بای پێکەوە گوێبیستی گۆرانەکەی سۆناتا بین بە ناوی خوێندن. فەرموو. ئێمەی مناڵ هەر هەموو دوای تەواوبوونی پشوو دڵپڕ لە هیوای مەزن دەچینەوە بۆ خوێندن دڵپڕ لە هیوای مەزن دەچینەوە بۆ خوێندن دەچین بۆ قوتابخانە بە چالاکی و ژیرەنە پرسۆسترین جێگەیە پیرۆسترین ڕێگەیە پرسۆسترین جێگەیە پیرۆسترین ڕێگەیە دڵسۆزی ئێمەی تایە کاویش مامۆستایە دەچین لەوێ دەخوێنی داری هیوا دەڕوێنی هەوڵی زۆر و تێکۆشان دروشمێکە بۆ هەمووان چاڕۆشن بێ دوا ڕۆژمان بۆ خزمەتی کوردستان چاڕۆشن بێ دوا ڕۆژمان بۆ خزمەتی کوردستان ئێمەی مناڵ هەر هەموو دوای تەواوبوونی بشوو دڵپڕ لە هیوای مەزن دەچینەوە بۆ خوێندن دڵپڕ لە هیوای مەزن دەچینەوە بۆ خوێندن ئەی ئافرین سۆناتاکەم بەڕاستی بەرهەمەکە و زۆر جوان و ناوازە بوو تۆڵێکی تەواری هاوڕێم. منیش زۆرم بەدڵ بوو وای لێ کردم کە ئێستا پێم خۆش بێ بڕۆم بۆ قوتابخانە. ئێستا کاتی نییە خۆ کەس لە قوتابخانە نییە ئێستا چۆڵە وایە سۆناتا؟ وایە. ئافرین سۆناتا؟ بەڵێ. لەگەڵ قوتابخانەشە باشی بێگومان وایە؟ بەڵێ. ئەی ئافرین زۆرمان پێخۆشە بەو هیوایم کە سەرجەم قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕی باشە؟
باش ئافرین ئێمە زۆر دڵخۆشبووین کە ئەمڕۆ هاتیتە ستۆدیۆکەوە بۆ لامان بۆ هیوایت کە جارێکی تریش بێتەوە ستۆدیۆ و گۆرانی خۆشترمان بۆ بڵێ باشە باش ئافرین دەوار دەست خۆش سۆناتاگیان زیتەڵا پێمان خۆشە بڕۆینە لای هاوڕێکی ترمان کە ئەویش گۆرانی بێژە و گۆرانی زۆر خۆشی بۆ ئامادەکردین لەگەڵمانە بدەن فەرموون هاوڕێ جوانەکانمان گۆرانەیەکی تر ئامادەیە بە دەنگی گوڵی با بزانین گوڵی کێیە گوڵی چۆنی باش گوڵی هەرە لەی گوڵە ئاخر گوڵی. سەرشانیشی هەمووی گوڵە ئەی گیان گوڵی خان چۆنی باشم زۆر سپاس. باشی گوڵی بەڵێ دەمێکە خەریکی گۆرانی وتنی بەڵێ چەندێکە 20 ساڵە بێ 5 ساڵ 5 ساڵ ئەی ئافرین خۆتەمەنە چەنە 9 ساڵ 9 ساڵ واتە 4 ساڵ بوو دەست کرد بە گۆرانی وتن ئەی ئافرین گوڵی ئەی لە پۆلی چەنی لە پۆلی چوارم پۆلی دەرەجەم چوار؟ پێنج. ئافرین گوڵی تۆ چەند گۆرانی هەیە ئەمە یەکەم گۆرانی یەکەم گۆرانی تا یەکەم بەرهەمتە ناوی چی ئەم گۆرانیەوە دایکم دایکت ئەی ئەزانی هۆنراوەکەی هیکێ و ئاوازەکەی هیکەیە ئاوازەکەی محەممەد مەولود باشە کاتە ئەمڕۆ گۆرانی دایکم بە دەنگی گوڵی گوێبیستەبین و با گوێمان لێوێ دایکم بەرز و پیرۆزە کەسێکی زۆر دڵسۆزە دایکم بەرز و پیرۆزە کەسێکی زۆر دڵسۆزە چاوانی پڕگەشت بینی دڵخۆشم ببینینی چاوانی پڕگەشت بینی دڵخۆشم ببینینی شەوڕۆژ بەبەردەوام بۆ گەیشتن بە هیوە شەوڕۆژ بەبەردەوام بۆ گەیشتن بە هیوە ڕێی ڕاستیم پیشان دەدات بۆ چاکانم دەدات ڕێی ڕاستیم پیشان دەدات بۆ چاکانم لە خۆم زیاتر پەرۆشە کە دڵخۆش بەم دڵخۆشە لە خۆم زیاتر پەرۆشە کە دڵخۆش بەم دڵخۆشە بۆیە بڵێم بیدایە ڕەنجی نادەم بەزایە بۆیە بڵێم بیدایە ڕەنجی نادەم بەزایە گشت ئامۆژگاریەکانە وتە و کردەوەکانت گشت ئامۆژگاریەکانە وتە و کردەوەکانت دەکەم بە یاسای ژیان ڕۆشن وەکو دەمبەیان دەکەم بە یاسای ژیان ڕۆشن وەکو دەمبەیان هاوڕێ جوانەکانم گوێتان لێبوو چەند خۆش بوو ئەو گۆرانیە اینجا باسی دایکێ کردیتەوە کەواتە ئێمەش وەکو گوڵی ئەبێت ئامۆژگاری ئەم گۆرانیە وەربگرین چونکە دایک پێویستە هەم خێزانەکەمان واتە دایکمان باوکمان ئامۆژگاریەکانیان وەربگرین و ڕێزیان بگرین ڕاستە گوڵی گوڵی کاتە زیتەڵە گیان. پرسیارەکەت کە گوڵی بەڵێ باشە تۆ ئەگەر دایکە بڵێ ئێستا مەچۆرە دەرەوە ناتوانی یاری بکەی لەبەرەوەی کەشەکە زۆر گەرمە ئەچیتە دەرەوە یان ناچی نە ئافرین بۆچی ئەبێ بە قسەی دایکمانکەین نەبێ بە قسەی لە خۆمان گەورەتر بکەین بۆ ئەوەی کە دڵیان لێمان نەڕەنجەوە ئەگەر ئێمە بە قسەیان نەکەین ئەو کاتە زیانمان پێگا وایە وایە ئافرین گوڵی بەڵێ باشە تۆ کێ وای لێ کردی کە فێری گۆرانی بیت و حەز لە گۆرانی وتنکەی کێ دایکم. ئاکاریوەکە هەر دایکێ بەڵێ
خوا دایکە بۆ بیاڵێ و تەمەەن درێژبی بۆ هیوایم بکە هەمیشە ئەوە جۆڕایاڵی دایکردی باشە؟ ئافرم گوڵیگیان بە هیوام کە مناڵەکانی تریش بە هەمان شێوەی گوڵی ئامۆژگاریەکانی خێزانەکانیان وەربگرن و لەگەڵیا بەحرەکانی خۆیان بدۆزنەوە وەکو گوڵی. تا هاوڕێکی کەمان ماوە کۆتا هاوڕێمانە کە ئەمڕۆ لەگەڵمانابێت و گۆرانێکی زۆر خۆشی بۆ ئامادە کردوین. پێکەوە باگیۆمان لەوێ. فەرموون. چۆن ئێوەن؟ وەڵا باشم باشی؟ ئێوەن؟ بەڵێ باشە تۆ لە پۆلی چەندی ئێستا؟ لە پێنجم دەرەچم بۆ شش. ئافرین زۆر زۆر باشە. ئەی لە چەند ساڵیەوە وتن دەست کردو بە گۆرانی وتن پێش 6 ساڵی؟ لە 4-5 ساڵی بەڵێ. ئەی ئێستا وازە لەو شتانەیە ناوازە لە گۆرانی وتنیە ناوە؟ نانایەوە نەبوو ئێستا گۆرانی وت. ئێستاشەر گۆرانیە لێی؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بشی. باشە ئێوە بێتکە لە گۆرانی حەزت لە چیترە؟ حەزم لە ئالەتی درامسە. ئالەتی درامس؟ وەی کە واکە ڕنتەلەن بەڵێ. ئەوە؟ بەڵێ. لێ ئێزانی؟ بەڵێ. ئەنجەزیتەڵە گۆرانێکەش باسی ئەوەیە کرد کە پێویستە گرنگی بین بە ئاژەڵ و ئاژەڵمان خۆش بێت و زیانیان پێنەگەێنین و کاتە تۆ ئامۆژگاریت بۆ مناڵان چییە؟ جارێ پێش هەموو شتەیەکی شەش لە هەموو مناڵێ پیرۆز بێت و ڕۆژی مناڵان لە هەر هەموو مناڵێکی ژیان پیرۆز بێ. تۆش پیرۆز. زۆر سپاسەوە من هەر بێجگە لە ئاژەڵ دۆستێکەشم هەر حەزەکەم من ژینگە پارێز بم. و لەگەڵ ژینگە پارێزێکەشمە ئەوە بە هەر هەموو مناڵێکەڵێم بە هەر هەموو مناڵێکی جیهانەڵم کە ینی ئازاری ئاژەڵ نێن لەبەرەوەی ئاژەڵ زۆر گوناحە من قەت حەز ناکەم ئازاری ئاژەڵ بم. ڕاست باشە ئافرین ئەگەر لێشیان بترسین پێویست ناکە زیانیان پێ بگەێنین خۆمانیان لێ دوورەخینەوە و تەواو پێویست ناکە ئازاریان بین و دواتریش ئەوان گوناحن وەکو باست کرد دایک و باوکیان هەیەوانی باشە ئادەی کە تۆ قسەمان بۆکەی هەستەکەم سەوتی تۆم لە فلم کارتۆنێکە گوێ لێ بووە مارکۆ
مارکۆ چی؟ تۆ مارکۆی کارتۆنی مارکۆ ئەمیتیایە؟ تۆ چیت تۆ کی؟ مارکۆم ئەم مارکۆی زیتەڵە ئای ئافرین واتە دۆبلاژی شەکەی بەڵێ دۆبلاژی شەکەم و وتم ئالەتی درامسیژەیەم و گۆرانی شەڵم هەر زۆر باشە زۆر بەتوانای ئەکتەریشم ئەکتەریشی؟ بەڵێ ئەی ئافرین ئەی مەلەوانیت وەڵام مەلەوان نی مەسە لە مەلا ئازانم زۆر باشە تەوار بەڵێ ئەم هاوڕێمان زۆر بەهرەمەندە هاوڕێکانی تریشمان نەمووی ئەوە بەهرەی زۆر باشیانتیا بوو ئەی باشە تۆ ڕێنمایی و چییە بۆ مناڵانەی کە هیچ بەهرەیەکیان نییە و بۆ خۆیان دانیشتون ئەتەوێ هاوینەکەیان چۆن بەسەر بەرن ئەبێ جارێ هەر خۆیان حەزیان لە هەر شتێ بوو ئەوە هەڵبژێرن نابێ بە زۆری ئێمە بڵێ نەبێ حەزێ لە دکتۆر بیانە بێ حەزێ لە گۆرانی بیانە بێ حەزێ لە هەر شتێکی تر بێ ئەبێ خۆی حەزی لە هەر شتێ بووە هەڵبژێرێ ئەو شتێکە خۆی حەزیلێتی لە هاوینەکە بیکات و خۆشی ئامادەکا بۆ مەکتەب و سعیش بکە ئافری زۆر باشە ئێوەن بەڵێ ئێمە ئەمڕۆ زۆر دڵخۆش بووی کە تۆ هاتیتە ستۆدیۆکەمان و لەگەڵمان نابووی ژمارەیەک مناڵی ئازیزی وەکو تۆشمان لەگەڵا بوو بەڵێ زۆر سپاس ئێمە لێرەیە کۆتایی نین بە بەرنمەکەمان زۆر دڵخۆش بوون لەگەڵ تا دووبارە تەوارکیان بەڵە زیتەڵە منیش زۆر دڵخۆش بم زیتەڵە بە هەمان شێوە ئەجا وەکو ئەم هاوڕێ جوانەمان ئامۆژگاری مناڵەکانی کرد کە پێویستە ئێوەش بەهرەکانی خۆتان بدۆزنەوە و ئێستا کە لە پشووی قوتابخانەیان پێویستە بەشداریکەن لە خولەکان چ وەرزش بێ چ وێنە کێشان بێ یاخود میوزیک بێ بۆ ئەوی کە سوودمەند بن لە پشووەکەتان. باشە هاوڕێ جوانەکانم بیریشتان نەچێ هەموو ڕۆژێک کاژمێر 5 بینەری بەرنامە تایبەتەکانی من و زیتەڵە بن. ئەجا پێشم خۆشە سپاسی ڕەنگەلەریکەم لەبەرەوەی کە ئەم هاوڕێ جوانانم ئەمڕۆکە لەگەڵ ئێمە بەشداری بوون کۆمەڵێک دیاری زۆر جوانیان بۆ ئامادە کرده بووین و زۆر سپاس بۆ داریۆ چکولێت کە ئەم دیزاینە جوانی بۆ کردین بۆ ستۆدیۆکەمان کە بەڕاستی ستۆدیۆیەکی زۆر ناوازە و جوان بوو وایە تەوار ڕاستە زیتەڵە من زۆر دڵم خۆش بوو بۆ هەموو ڕەنگە کە ئەمڕۆ پێکەوە لەگەڵ مناڵەکان ئەو بەرنامە جوانەمان تۆمار کرد. ڕاستە هەروەها ڕۆژی جیانی مناڵانیشتان لێ پیرۆز بێت دووبارە ڕۆژی جیانی مناڵانتان لێ پیرۆز بێت و بە هیوان کە ڕۆژێکی زۆر خۆشتان بەڕێ کرد بێت. هەتا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.